دوایەوەی پارتی وێشێتی بە یەکشان چوونە بەغدا وەک هەمیشە شەڕی پۆست و پلە و پۆستیان کردو ئەمجارەش لە کاتێکدا بەناوی یەکڕیزی ڕویان لە بەغدا کرد بە یەکشان بەڵام وەک هەمیشە بەرژەوەندی مادی و حەزبی خۆیان پێش بەرژەوەندی میلەت خست و لەوێ شەڕی پۆست ناکۆکەی تێخست و کردنی بە دوو بەشەوە. لەسەر ئەم بابەتە ڕێبوار کەریمۆلی ڕۆژنامەنووس لە میانی بەشداری لە بەرنامەی ئەمڕۆی پەیام پێیوا بوو ئەو پەرلەمانتارانە کە بەو جۆرە دەرکەوتن و هوتافیان دەکێشا دەبوایە شەرمیان لە خۆیان بکردایە چونکە سەرجەمی ئەوانەی ئامادەی دانیشتنەکە بوون بە هەمویان نوێنەری 18% خەڵک نەدەبوون. أسوان سالم صادق سيزل عبد النبي الجابري خديجة أحمد غفور فيض الله أمير كات حسين هاشم بكر حسين العامري حميد عباس عبدالي حصوان الشبلاوي حنان خضير نعم إيفان فايس نسمع صوت حتى ما نتأخر بس حيدر عبد الكاظم ناجي عباس الحداد حيدر عبد الكريم خلف عراقي شرمن درش لكاتك دا اكوي 22 مليون دنگري عراق دنجي 8 مليون خلقيان للايا ولوش تمثيلي هجدة لصدي يعني اوي نسبة بجداري بوه العراق تقريبا بحمو او تزويرو بس من رزمي كراوة نزيكي تشلا صدا وامانيش كيسا دوين لهولي برلمان بون تمثيلي تنها هجدة لصدي دنجي همو عراقي كان كنفوس العراق ب2 مليون دنگري هي رنگ برو سي قصور مليونيش كسا امانه تمثيلي تنها هجدة لصدي عندك جاب بيسي بوكو بادانو يعني براستي كفن لبركردنو يعني من تمثيلي راستقيني ملتي عراق دكمو باوتێ و ڕۆژنامەنووسا هیچ هۆکارێکی ڕوون نییە لەبارەی دڵخۆشی پارتی و تووڕێیەکێتی چونکە لەوەتەی هەڵبژاردن لە عێراق دەکرێت جێگری دووەمی پەرلەمان لای پارتی بووە. خۆ عالمە من نازانم ئەم دڵخۆشی پارتی لە چی بوو ئەم دڵناخۆشیەکێتیش لە چی بوو لەوەتەی انتخابات لە عێراق دەکرێت 2005 تا ئێستا جێگری سەرۆکی پەرلەمان هەری پارتی من نازانم یعنی چم معجزەیەکی دیکە ڕوویداوە یان شتێکیکە حاڵەتێکیکە سەیر ڕوویداوە من پێ نەگەیشت. باوتەی ڕێبوارکەریم پارتی وێچێتی هەموو جارێک کە چوونەتە بەغدا کۆمەڵێک داواکاریان بردووە بەڵام ئەوەی گرنگ بووە بەلایەنەوە پۆستەکان بووە و خۆیان دەزانن کە داواکاریەکانی کورد هیچی جێبەجێ ناکرێن. ئاشکراشی کردەم جارە لایەنێکی کوردی لەگەڵ سەدر ڕێک کەوتووە لە کاتێکدا لەوەتەی سەدر دەستی کردووە بە سیاسەت دژی کوردە و پێشمەرگەی بە میلیشیا داناوە. لە 2005 پارتی وێچێتی کە ئیتفاقیان کردووە مەسەلەن چوونەتە بەغدا جایەک بە یەک لیست بووبن یا بە لیستی جیاواز چوون لەگەڵ شیعە و سونە مفاوزاتیان کردووە وەرەقەیەکیان پێ بۆ سوور و سرخۆشیان زانیوانە یەک بەند لەو وەرەقەیە جێبەجێ ناکرێت ئەوی دیکە چی بووە پۆستەکە گوتوێتی کاکە ئێمە ئەوەندە پۆستان دەدەینێ گوتویانە باش هاتوونەتەوە کۆبنەوەی مەکتەب سیاسی ئەو بەشیان کردووە پۆستەکانیان لە بینی خۆیان بەش کردو کان کاکە ئەوە پارتی بۆ تو ئەوەش بۆ یەکێتی کەی خلاف ڕوویداوە ئەو کاتە خلاف ڕوویداوە کە لە دابشکردنی ئەو پۆستانەی کە بەدەستیان هێناون ڕێک نەکەوتونە ینی کێشەکە لێرە بەڕوا بکەن نە مەسەلەی بەرنامەی کارە نە ئەجندایە نە ئەوەی کە باشەوە ئەوانەی پێشوو کە هەموو هاوپەیمانی کورد بوون هەموو دۆست و برادری چیاندا بکوت پێ دەڵێم خۆ سەدر ماواقفی سەدر لەم ڕۆژەیەوە کە ئەم کابرای فێری سیاسەت بۆ دەمی کردوتەوە هەر دژی کورد قسەی کردو هەتا ئەم دەقێش یعنی ڕۆژێک لە ڕۆژان نەمدیەوە کەلیمەیەکی خێری بۆ کورد کردو خێرە ئێستا ڕۆ دەچێت اتفاقی لەگەڵ دەکەن ینی مەسەلەکە ئەوەیە يعني أساسي ركوتني كرد لقل بغداد إما الرؤياكي واضحمان بو بجداري كردن لحكمراني عراق دانية أجر چونك همو جاري بشك و گمان لخو من دچين نام مفاوضات وكو ايك مشتك من دزيبه وكو اشتك من زود كذبه يعني بتمن دقيق بوشينين يعني براستي وقت كرد لقل يعني كان ديك العراق لقى الشيعة السنة هذا الشيء هميشه او هستي هي وهميشه اوانيش بو تشاو سيريان دكن اما خو ما ساغ نکردو تو آیدا من نکنی بوده به حزبکی کردی نتوانی لبصره دنگ بینه بوده به حزبکی کردی نتوانی لبغداد دنگ بینه هموی الو چوارچوی لو سپارزگاه ئەو ڕۆژنامەنووسە ئاشکراشی کرد کە پۆستی سەرۆکۆمەر تەشریفاتیە و هیچ دەسەڵاتێکی نییە پارتی وێچێتی هەموو هەڵبژاردنێک ڕکابەری لەسەر دەکەن لە کاتێکدا دەیانتوانی پۆستێکی گرنگتر وەربگرن کە بەسوودتر بێت بۆ گەلی کورد بتفان وإخلاص